بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستە ڕایبوونی سەروەت و سامان و داهاتێکی زۆر لە هەرێمی کوردستان بەڵام ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان لە ئاستێکی بەرزدایە و هەلی کار کەمی کردووە تاکو ئێستاش حکوومەت ستراتیژێکی ڕوونی ڕانەگەیاندووە بۆ کەمکردنەوەی هەلی کار و بۆ دۆزینەوەی هەلی کار کە ماوەی زیاتر لە 4 ساڵ بە شێوەیەکی فەرمی پرۆسەی دامەزراندن وەستاوە. بە میواندارێک لە بەڕێزان ئەنوەر کەریم بەرپرسی گۆشەیابووری بزوتنەوەی گۆڕان، دلێر محمود ئەندامی پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان تاوتوێی بێکاری لە هەرێمی کوردستان نەبوونی هەلی کار دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبێ. ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان لە ئاستێکی بەرزدایە و کابینی نوێمی حکوومەتی هەرێمیش تاوەکو ئێستا هیچ پرۆژەیەکی بۆ ڕەخساندنی هەلی کار ڕانەگەیاندووە. پێش فرۆشتنی نەوتی هەرێم بە شێوەی سربەخۆ لە ساڵی 2014 جوڵەیابووری و هەلیکار لە هەرێم لە ئاستێکی باشدا بوو. ڕێژەی بێکاری لە هەرێم لە 6 بوو، بەڵام دوای فرۆشتنی نەوت بە سربەخۆی و دابەزی نرخی نەوت ڕێژەی بێکاری بۆ لە 14 بەرز بوویەوە. هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە هەرێم بۆ خراپئیدارەدان و گرنگیدان بە کەرتی نەوت بە پلەی یەکەم و بەرامەشکردنی کەرتەکانی کشتتوکاڵ و گەشت و گوزار و پیشەسازی دەگەڕێتەوە. بە پێیاماری وەزارەتی پلاندانانی هەرێم لە ساڵی 2010 ڕێژەی بێکاری بۆ لە 11 دابەزیوە. بەشێکیش لە شارەزانی بواری ئامار باس لەوە دەکەن ڕێژەی بێکاری زۆر لەوە زیاترەکە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکان ڕادەگەیەنرێت. لە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی ڕێژەی بێکاری لە ئاستێکی بەرزدایە و بەشێکی زۆری دانیشتوانی هەرێمی کوردستان هەلیکاریان دەست ناکەوێت. لە هەمان کاتیشدا بێکاریەکی شاراوە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمدا هەیە بەهۆی زۆری ژمارەی فەرمانبەرانەوە. هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 پرۆسەی دامەزراندنی گشتی ڕاگرتووە، بەڵام هیچ بەدیلێکی بۆ دۆزینەوەی هەلی کار پێشکەش نەکردووە. کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە کارنامەکەیدا باس لەوە دەکات هەوڵ بۆ ڕەخساندنی بواری کار بۆ کەرتی تایبەت و فراوانکردنی وەبەرهێنان لە بوارە جیاوازەکاندا دەدەن، وەک پیشەسازی و کشتتوکاڵ و گەشت و گوزار تا دەرفەتی کار زیاد بکرێت و یاساکانی کار بە جۆرێک ڕێک بخرێن کە دەرفەتی کار بۆ گەنجانی هەرێم زیاتر بکرێت. ئاماژەدان بە ڕەخساندنی هەلی کار لە کەرتی تایبەت لەلایەن کابینەی نوێ لە کاتێکدایە. کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان لە قەیراندایە و لە 150 کارگەکانیش بەهۆی پشتگوێ خستنیان لەلایەن حکوومەتەوە داخراون. بەهۆیەشەوە زیاتر لە 30,000 کەس هەلی کاریان لە دەست داوە. ئەمە جگەلەوەی تاوەکو ئێستا ڕوون نییە کابینەی نوێ بە چه ئالێتێک هەلی کار لە کەرتی تایبەت زیاد دەکات. بە هیچ شێوەیەکیش باسی لەکردنەوەی پرۆسی دامەزراندن نەکردووە، بەڵام لە کاتی بانگەشەی هەڵبژاردن باسییان لە هەلی کار و حکوومەتێکی بەهێز دەکرد. بە پێیاماری لایەنە پەیوەندیدارەکان ساڵانە زیاتر لە 25,000 قوتابی لە زانکۆ و پەیمانگەکانی حکوومەتی هەرێم خوێندن تەواو دەکەن، واتە لە ساڵی 2014 تاوەکو 2019 125,000 کەس خوێندنیان تەواو کردووە و دانەمەزراون. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک درێرەگت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتاگە ناسانێکی بێکاری بکەین، بێکاریتی یاخود کێ بەبێ کاردادەنرێت. زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان و بینەران و بیسەران. ئێمە لە کاتێکە کە باسی بێکاری ئەەکەین بێکاری لە تەمەنی 18 ساڵیەوە بەرەوژوور تاکو تەمەنی 45 ساڵی حسابی بێکاری بۆ ئەەکەین ناکرێت. ئەو نسبەتەکە دانرێت بە پێی ژمارەی دانیشتوان نییە. هەلەکسە لە زۆربەی زۆری وڵاتان هەیە، لە هەژدەیە هەیە، لە حەبەیە. بۆ ئەوەنە ئەمە ئیکلە و کەسانی کە لە 7 ساڵ و بۆ تاکو 45 ساڵ تاکو بڵین لە زۆر 50 ساڵ و لە هەندێک وڵاتیش کە مەسەلەی تەقاوەتی لە 63 ساڵیدایە ئەتوانی تاکو 50 ساڵیش ئەتیادی 6 ساڵی شەدای بنەی بە بێکار ببنی کە ئەمانە ینی کەرەسەی کارن یاخود دەمانە هێزی کارن. اینجا لە کاتێکا کە تۆ باسی ئەوە ئەەکەیت دەڵی لە 100 ئەوەندە بێکارمان هەیە، لە 100 ئەوەندەی ئەو تەمەنە بێکارت هەیە، نەکو لە 100 کۆی گشتی دانیشتوانی ئەو وڵاتە. لەبەرەوە بێکاری شەگەڕێتەوە ئیترم بێکاریەکە هەیە ئەگەڕێتەوە بۆ کەمەڵێ هۆکار لە هەر وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر جیاوازە، هەڵبەتە بەپێی ئابووری ئەو وڵاتەکە هەیە، بەپێی جوغرافیای ئەو وڵاتەکە هەیە، بەپێی ئاسی ژیانی ئەو وڵاتەکە هەیە. بەو شێوەیە
بێکاری مەزەندە ئەکرێت یاخود بێکاری باش بەس ئەوەی کێسە لە نەپەیوەندەرەکان ڕای دەگەن بۆ باز لە سەدە 11 لە هەرێم دەکرێت بەڕێزت وەکو پێشتر کە لە بواری ئابووری کارتان کردو ئەندامی پەرلەمانیش بوون پێ دوای ئەم داتایەکی دروستە لە سەدە 11 خەڵک لە کوردستانە بێکار بێ خودە ڕێژەکە زۆر لەوە زیاترە بەزایکی واقع لە نازام کۆمەڵی وڵاتانی ئەوروپا کە وڵاتانی پێشکەوتون و کۆمەڵی ژیازی پێشکەوتویان هەیە وە بەردەوام لە کاران یاخود بەردەوام اقتصادیان لە گەشەکردن و لە پەرسەندنە ئەزانن یاخود دەستگایەکەیە شوێنێکەیە کە خەڵک ئەوانەی کە داوای کارەکەنەچن ناوی خۆیانە نووسن بەڵام لە وڵاتانی غێری ئەوروپا لە وڵاتانی تر تەسەورەکەم چ ڕۆژەڵاتی ناوەڕاست بێت چ وڵاتانی ئاسیا بێت مەسەلەی ئەو بێکاریە بەواقع ئەو ڕێژەیە کە ئەو تێلەوانەیە دقیق نەوێت بەڵام دقیقەکەش بەو شێوەیە نییە کە تۆ بڵێ لە سا 50 کەمترە یان زیاترانینە ممکنە لە سا 2-3 کەمتر یان زیاتر بێت چونکە هەڵبەتە لای ئێمەش کۆمەڵە شوێنمان هەیە ئەحسامان هەیە وەزارەتی پلاندانانمان هەیە لە سەرێوانێ وەزارەتی پلاندانانیش کۆمەڵی بەڕێوەبەراتی گشتی هەیە ئەم وەزارەتی پلاندانانە هەڵبەتە کۆمەڵی ڕێوشێن هەیە بەپێی چۆنێتی گەشەکردنی وڵاتەکە و بەپێی ئەو بودجێش کە لە بەردەستیانە هەنگاوی بۆ ئەنێن لەبەرەوە ئیتر من بەشتێکی حکومەتەوە بۆ شێوەی نەکات خۆ دەستگایەکی تریش نییە لەسەر و ئەوانەیە بێت ینی ئیسرتایە بکات یاخود پێ لە ناو خەڵکە بزانێت شێ بێکە چونکە بە تایبەتی لەبەر شێمە نووسنگی کارمان نییە نووسنگی کارمان نییە لە هەرێمی کوردستانە ینی وەکو وڵاتانە وڵاتە پیشە سازیە گەورەکان ئەوانەی ئەوروپا کە من کەسێکە بێ ئیشە ئەچێ لەو نووسنگەیە داوای کار ئەکات داوای کارەکان لەو کاتا کە ئەزانن چەند کەس دەکارە چەند کەس بێکارە یاخود هەموو کارگەرێک لەوێ لە وڵاتانە بڵین زمانی خۆی ئەگەر لە هەر شوێنێکا کارکات لە هەر شوێنێکی تریشە ئەوەی کە لە کاری شایە کارەکات زمانی خۆیان لەبەرەوە هەچ کرێکارێکە ئیشەکات ئەزانرێت لای حکومەت کە چەند هەیە سپاس دەکەم چەندی شێل تەمەنی ئەوەنایە کە بێکار سپاس دەکەم دەتەگرم ولا بەرزکاگەن جنابشت بەخێر بێگەت سپاسێکتەبێت لەسەر ناسانی بێکاری دوایش بینە سەرەوەی کە بۆچی لە دوایی 2014 کاتێک ئێمە دەست دەکەین بە فرۆشتنی نەوت بێکاری لە هەرێمی کوردستان زیاد دەکات ینی نەوت و بێکاری لە کوردستانە پەیوەندیان بێکەوەیە بەڵێ خۆی بێکاری هەچ کەسێک بەپێی یاساکانی ئەوروپا ئەگەر لە 4 هەفتە زیاتر بێکار بوو ئەو ئەچێتە سەر قائمەی بەتاڵەواتە ئەم کەسە بێکارە دیارە لە ئەوروپا 4 هەفتە بەڵێ طبعا بێکاری جۆری هەیە و سروشتی بێکاریش بەسە لە ڕێژەی سروشتی بێکاری عادەتەن بەپێی سیستەمە ئەوروپیەکان لە 4% بۆ 6% یعنی تا 4% بۆ 6% ئەمە عادیە لە هەموو وڵاتێکە چونکە ئەمە بۆچی ئەوە کەسێک گرێتەوە کە نەخۆشە کەسێک گرێتەوە کە پیر بۆ مەسەلە 7 ساڵ 8 ساڵە کەسێک گرێتەوە ئەمانە ئاتەن لە ساڵ دیزیانی بۆ بێکاری تا لە 4 بەڵێ 4-6% یعنی لە 4 بۆ 6% ئەوە بەڵام ئەگە 4 بێ زۆر باشە خۆی بەس 4 بۆ 6 ئەمە ڕێژەی سروشتی یعنی دەست ناچرال ئەمە طبیعیە ئەم شتە اینجا خۆی ئەگەر بێت و گەشەی ئابووری لە وڵاتانی کە گەشەی ئابووری مەسەلە 4-4-2 باسیەکەی کە تۆڵی گەشەی ئابووری ینی GDP بە 4% گەشە بکە و ئینفلیشن 2 بێت 4-4-2 و چوارەکەی تریش ڕێژەی بەتاڵە بێ ینی بێکاری بێ ئەوە کاتە وڵاتێکی زۆر ئابووریەکەی زۆر باش گەشاکە لە 4% ئەمە ئابووریی زۆر باشە جا ئەوەی کەوتم کەواتە لێرە بابێنەوە سەر باسەکە ئەگەر باسی ئەوە نەکەین جۆرەکانی بێکاریوانە ئەوە جێە بەڵام مەسەلەی پەیوەندی لە 2014 کە هینە بێ ئەمە علاقەی بەهینەوەی علاقەی بەوەیە کە سیستەمی هەرێمی کوردستان مەسەلە سیستەمی ئابووریەکەی سیستەمێکی ڕێنتەریستیتە یعنی واتە ئابووری مڵکانەیە ئابووری مڵکانەش کاکە ئێمە لەبەرەوەی تەجروبێکی زۆرمانەیە لەبەرەوەی سنعاتی غاز و نەوتمان گەورە نییە و ئەم سنعاتە غاز و نەوتانە لایەن کۆمپانیا بیانەکانەوە بەڕێوەبرێ کاتێکە لایەن کۆمپانیا بیانەکانەوە بەڕێوەبرێ هەمووی کادری فەنی خوانەیەنرێ وەنیە یعنی لەبەرەوە تۆ ئەتوانی عددێکی زۆر کەم ئەسڵەن ئێمە کورتە شارەزایی نەبوو مەسەلە دەمۆندیسی نەوتمان نەبوو لە کوردستانە دەمۆندیسی دریلمان نەبوو مەسەلە کە بتوانێت حەفر هەڵکەنێ مەسەلە بیرەکە هەڵکەنێ
ئەمانە ینی یەک دنیاهینی تەکنیکی و چیچی ئەمانە کە سایتەکە بەڕێوە بنەمانە ئێمە ئەمانەمان نیە لەبەرەوە کاتێک کە تۆ ئەم هینە دەسەیتە ئەم سناعاتە گەورەیە ئێمە بەنسبە دەمەوە زۆر تازەین و بەداخیشەوە تا ئێسش ئێمە کادرمان پێنەگانچکە ئەوە مەفروزە وەزارەتی سامانە سروشتەکان فەرزیکا لەسەر کۆمپانیای نەوتێبیانەکان کە دەورە بکەنەوە بە کوردستان بە کادیرەکانی کوردستان کە دەورەیان پێ بکەنەوە بۆی کە پێیان بگەێنن بۆی کۆمپانیا نوتی نیشتیمانی کوردستان دابمەزرێ ئەمە خۆتۆ ناکرێرم نەوتە بێتە دەزم بێگانان و بە ئارەزی خوان تاڵانی کە چکەم نوتە تاڵان نەکرێت بەڕاستی لەم کۆمپانی تاڵان نەکرێت هەڵێ تاڵان نەکرێت کاکەەوە داتای ئەمە داتانی کە باس یەکەم داتای دیلۆیتە خۆ لە خۆم ناتوە ئەم ڕقم بێنم ینی ئەمە کەم تەرخەمی حکوومەت و نەشارەزای حکوومەتیشە هەم نەشارێزایی حکوومەتە یعنی بەڕاستی پێم وا بێ ئاشتی هەورامی ڕاستە نەوتی خسۆتە سەر خەریتە کوردستان بەڵام کاکە داهاتی نییە خۆمە چییە یعنی ئەمە داهاتی نییە داهات دیار نییە جاکەنێتەوە بۆ خەڵکەواتە داهاتی نییە تۆ داهات بۆ کۆمەڵە خەڵک بێ کەواتەمە داهات نییە تۆ ئەمە سەرچاوەیەکی نیشتیمانیە ئەمەی کۆمەڵی خەڵک نییە کاکە کەس بۆی نییە دەست بگرێت بەسەر ئەم نەوتەیە چکە قوتی ئەم خەڵکە یەکێ لەو فاکتەرە ڕئیسیانەی کە ئابووری وڵات گەشەی پێ بکە کە ئەو میلەتە بتوانێت بگەنێتە کەناری ئارامی مەسەلە بوونی نەوت و گازە یەکێکە ئەمە سەرچاوەیەکی خواییە یعنی تۆ کاڵەی خوای گەورە یاوینەتە یا بە پێی ئەو جوغرافیای ئێمە شانسمانەیە لەم هەرێماین مەسەلە بۆ نمونە نەوت و گاز لەبری کەناری ئارامی ئێستا مەسەلەن هەری کار کەم بۆ دوای هەمووی کەم بۆتەوە خزمەت گوزاری کەم بۆ کەم بۆ وایە ئەوە علاقەی بەچیە ئەوە علاقەی بە سیاسەتی هەرێمی کوردستانەوە لەگەڵ حکوومەتی مرکزی عێراقا مەسەلا ئیترمە ئەم جەم بابەتە زۆرە کاتێک کە تۆ مەسەلە ئەو نەودەفرۆشی بەسەر بەخۆ ئەویشینی خۆی هەیە ڕەتفعلی خۆی هەیە وە بوجەکە ڕاگری ئەمە بۆ کێشەکان ئەمە بۆ ئەمە علاقەی بە نەبوونی یاسای غاز و نەوتەوەیە لە ساڵی 2005 کە مەسەر دەسووری عێراق پەسەند کراوە یاسای نەوت و غاز دەرنەچێت چەند جارێ مەحاولان کردو لە پەرلەمانی عێراق فەشەلێنەوە بەڵام هەرێمی کوردستان هاتووە لە 2007 یاسای نەوت و غازی دەرکردووە یاسای نەوت و غازی دەرکردووە حکوومەتی هەرێمی کوردستانی دەزواڵا کردووە ینی ئۆپن ئەوێ بڵێن دەستی کردوتەوانێ بۆی کە بتوانێت هین بکە بۆی کە بتوانێت کۆنتراکت بەسێ لەگەڵ کۆمپانیا بیانەکان ئەو بە کۆنتراکتەکانی بەسووە بە PSA بەستووە PSAەکان هەمووی زۆربەی زۆری لە ساحی کۆمپانیەکانە ئەوەی کە لە ساحی کۆمپانیەکە باشە ئەوەی کە لە ساحی کۆمپانیەکانە بەشی حیزبەکان بڕوات تێگەی ئەمە جایتر یەک کۆمەڵ شتە ئاوا لێرەوە ئەڕوایتر لە ئاخیرەکە داهاتەکەی وەکو سەمادە چیمایەکان منێتەوە بۆ خەڵک بە کەوچەکانەنی و تەواوە داهاتی وێستە بە کەوچک بەڵێ بە کەوچک بزەبەت بە کەوچک بەر خەڵکەکە وەخت خۆی تەمسیلە کرا تەمسیلی کە کەوچەکان نە کەوچکی چاش وڵا کەوچکی گەورە بووە باشە بەس سەبارەت بەوەی کە ینی پێ دوای ئێستا وێڕایەوەی کە دوای منەوتمان فرۆشت هەلی کارکەم بۆ خزمەت گوزاری کەم بۆ ینی لە کەرتی نەوتە بەکو بەڕێزوتە دەین کەمترین خەڵکیش لە کەرتی نەوتایش دەکات لە عێراقی شەروایە خەڵک لە هەلی کار لە کەرتی نەوتیشە سوودمەند نەبوو هەروایە ئەزانین بۆچی تۆزە عێراق باشترە لەبەروی خاونی دوو کۆمپانیای نیشتیمانی هەم کۆمپانیای نەوتی باشوور و هەم کۆمپانیای نەوتی باکوور چکە پێم وایە بەداخیشەوە لە کەرکووکیش ئێمە کاتێکە کەرکووک بەدەست کردەوە بۆ ئێمە لە کۆمپانیای نەوتی باکوور کوردماندانە مەزرانەوە تورکەکان و عەرەبەکان لە سەردەمی سەداما بەوەی کە کوردیتیانە بۆ کورد دەرکراوە و تعریب و تەبعی سوانە کراوە عەرەبەکان و تورکمانەکان زۆری عەدەدی کۆمپانیای نەوتی باکوور یعنی ئیمپلۆید بڵێن ئەو کەسانی کە کارەکەن تایە و نەوتی باشووریش بەدەست عەرەبەوە یعنی لەبەرەوە ئێمە لە هەرێمی کوردستان ئەم شانسەمان نەبووە شانسەکەمان کە ئێستا هەمانە بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم کەم تەرخەم بووە ئەبواە ئەمە وەزارەتی سامانە سروشتەکان بیان سەپانایە بەسەر کۆمپانیا بیانە نەوتەکانە کادری هەرێمی کوردستان پێ بگەێنن سپاس دەکەم دەگەرم وڵات کاگدرێت سەبارەت بە جگە لە بێکاری ڕاستەقینە کە ئێستا وەزارەتی پلاندانانی بڵێن حکوومەتی هەرێم دەڵێ لە سەدا 11 دوای بێکاری شاراوەشمان هەیە لە دام و دەستگاکانی حکوومەت کە ژمارەیەکی زۆر فەرمانبەرمان هەبێ بەڵام مەسەرەن بێکار بن چکە پێش سەر وەزیرانی عێراق باسی لە عێراق کردبوو کە فەرمانبەرێک لە ڕۆژێکدا 17 خولەک کار دەکات بە شێوەیەکی بڵێن بە تێکڕە زین چۆن ئێمە کە باسی بەتاڵی شاراوە ئەکەین یان مقەنعاکەین هەشتێک ترەکەین لەو شوێنانە ناکرێتەوە کە دەستگایەک نەبێت هەڵسێ بە دوولاچوونی ئەوە دەستگایەکی پسپۆر شارەزا لەو بوارەوانێ ناتوانێت تۆ ئیمڕۆ وەکو سەریکە ئێمە ناکرێت ئێستا کە بەشی ئینسانێکەکەین تەنها دەستێکی بگرین بازە دەستێکی بکەین باز لە هەموو لەشی بکەین ئیمڕۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان ئیمڕۆش و لە هەوڵیشەوە بەشێکین لە عێراق تورستێکەکەوە بەشێکین لە عێراق خۆی لەخۆیە
پشتی لە ساڵانەوەی بودجێ عێراق ساڵانە پشت بەچیە بەسێ پشت بە سامانی نەوت و غاز دەبەسێت معنامە ئابوووریەکی ڕێعە مڵکانەیە ئەمە ئەوە لە سەوا دەی بۆ لە بەشەکانی لە سێکتەرەکانی تری ئابوووریە لە سەرچاوی تری داهاتیە خۆی لە واقعیشە هەر وڵاتێک سەرچاوی داهاتی فرەیی نەبوو لە سێکتەرێکەوە دەستی نەکەوت تەنها لە بە شێوەیەکی مڵکانە لە نەوتەوە ئەویش بەوەی کەخوا سامانێکی زۆری پیاوە بەواقع ناتوانێت گەشەی ئابووری بکە و ناشتوانێت بەرەو پێ بچێ بۆ نمونە ئێستا لەم چەند ڕۆژەی پێشوە ئەندام پەرلەمانێکی عێراقیەڵێ 8 ملیۆن کەس لە عێراق لە ژێر هێڵی کارەوەیە عفو لە ژێر هێڵی هەژاریەوەی لە ژێر هێڵی هەژاریەوەیە لەبەرەوە هەرێمی کوردستانی ئێمە شەرعی نەشر بەشێکە لەو ئەقلیمی بەشێکە لەو وڵاتی کە هەیە کە پێڵێن وڵاتی عێراق ئەمە ئەوە بەڵێ ئێمە یاسای نەوت و غازمانەیە بەڵام پێشتر بۆ عێراق خۆی یاسای نەوت و غازی هەبوایە و ئینسیجامی کردا لەگەڵ یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانە با شتێکمان لەفکرد نەچێت ینی ئێمە کاڵین باسی خۆی بەرنامەکەتان کە باسی هەلی کارەکە و بێکاریەکات ئەو وڵاتانی کە پشت دەبەستن بە ئابووری مڵکانە بە تایبەتی سامانی ژێرزەوی وەکو مەسەلەی غاز و نەوت و ئەمانە هەمیان هەلەکسەر زۆربیان بێکاریان زۆرتیایە لەبەرچی یعنی ئەوەی بیر لەوە ئەکرێتەوە کە ئەو نەوتە دەربێنرێت وەڵام من کارمەندی خۆم دەری بێن و لەگەڵا بێتەمانە شەریکەیەکە یەک دەری ئێنێت ئەوانەی کە فەنین لەگەڵ خۆیەتی چەند کارمەندێکی تری ناوخۆیش لە هەموو وڵاتانە ئیش بەکەن باشتر وایە بە عێراق و بە کوردستانی شۆ بیر لەوە بکرێتەوانێ لە سەناعاتی نەفتیا پیشەزازی نۆتیا ئیش بکرێ چۆن چەندەها شەریکاتی پترۆکیمیایی ئەگەر لە ڕێگەی وەبەرهێنانەوە بێبیرێ بە شەریکاتی ئەجنەبی لە ڕێگەی کۆمپانیایی پشک پشکێنەوە بیانی شەریکەی مساهەمەوە بێت دروست بکرێت چونکە بەرهەمی نەوت بەرهەمەکانی نەوت و نەوت یعنی کۆمەڵێ موادی تری لێ بەرهەم ئێنرێ کە ئەمانە بۆ ئەنواع ئۆشکال پیشەسازی بەکارێن ئەمە خەڵکی وڵاتەکەمان ئەخاتە کار ئەمە خەڵکی وڵاتەکەم هەلی کار ئەدۆزێتەوە ئەمە بازار ئەبوژێنێتەوانێ ئەمە خۆی لە خۆیان ئەبێتە هۆی کە پیشەسازی بەرەوە پێ بچێت چونکە کۆمەڵێ شت هەیە کە ئێستا ئێمە لە وڵاتانە وەکو عێراق وەکو کوردستان کە وەختێک ئەیهێنین هاوردەیەکەین بۆ هەرێمی خۆمان بۆ وڵاتەکەی خۆمان بەڕاستی سیرەکەین هەمووی بەرهەمی نەوتە کە ئەتوانین لە وڵاتی خۆمان لە جیاتی ئەوەی بیر لە دەرهێنانیەکەینەوە باشتر بیر لە سەناعەتەکەیکەینەوە من شتێکە پێڵێم کاک حەکیم فەنزەوی لە ئیمڕۆ یەکەم وڵاتە لە هێدەکی نەوتا کە تقریبا 390 ملیار بەرمیلی هەیە لە هێدەکی نەوتیا ئیمڕۆ فەقیرترین وڵاتە ینی بەهای دراوەکان لە چاو بەهای دراوی دراوە گران بەهاکانی تری دنیا ینی عملەی سابەی تری دنیا ئەوەنە نزمە خەڵک باسیەوە کاڵێ بە قوڵینەیەک بە قوڵینە پارە ئەبەشتی پێ بکردن بێ ئیشی ئەوەنەینە لەبەرچی لەبەرەوەی تەنها گرنگیان داوە یەکەم وڵاتە کە لە احتیاتی نەوتان لە هەموو عالەمە دوای ئەو کەنەدایە اینجا سعودیە و ئێران و عێراقا بەڵام سەیرەکەی کە ئەم پێنج وڵاتینکەی بەڵام سەیرەکەی لە هەمان کاتیشە سەیریکە ئەو بێ ئیشەیتیایە بۆ ئێمەش کەواتە با تەجروبە وەرگرین تەجروبە کە ئەڵێم وەرگرین ئەزمونمان هەیە لە بەردەست باشتە باشەکان وەرگرین و کوهرێمی کوردستان و عفو کوهرێمی کوردستان وەشتە خراپەکانیش دەردیان لێ وەرگرین باشترینیش دێسا من و بڕێی من ئەوەیە کە گرنگی بدرێت بە سەناعەتی نەفتی چەندها تحملی شەریکەیە بکە دوان بکە شەریکاتی پترۆکیمیاوی شەریکات سیکە شەریکات دروست کات ئەمە لە لایەکەوەیە کە حاکی مەگەڕێگەم بێ لە لای ترەوانەیە ینی بەواقع دراسی ئەوە بکرێت پلان دابڕێ ئایا هەرێمی کوردستان لە چی سێکتەرێک لە سێکتەرەکانی ئابووریا گرنگی پێ بدرێت منەڵێم لە سەناعەتی نەفتیە بەڵام ناڵم لە سەناعەتی تریشە ئەگەر تۆ پیشەسازی و ئەفوو ئەگەر تۆ کشت و کاڵێ بەهێز نەبێت چووکە تۆ ئەگەر بێت و لەم وڵاتە بینای کارخانەیەکیشکەیت بتوێت کارخانەیەک دابنێ ئەگەر موادی ئەوڵەکەی مواد ئەوڵەکەی لە داخلی کوردستانە خۆی نەبێت تێچۆکەی زۆر زیاتر ئەبێت لەوەی کە تۆ لە وڵاتانی چواردەوری خۆمانەوە بیهێنیت اینجا ئەمەوە بواری ئەمە کە خەڵکە خاتی تۆ لە بواری خەڵکی لە بواری گەشتیاریە کە ئەم دوو
لایەنت بەهێز کرد لە بواری خزمە گوزاریە ئەم سێ لایەن و لەگەڵ سەنعاتی نەفتەکەت بەهێز کرد سەنعاتەکانی تریش گەشاکە لەبەرەوە کۆمەڵی موادت ئەبێت کە ئەبێتە موادی ئەوەڵی بۆ ئەو کارخانانەی کە هەیە لە کوردستانە یاخود لە هەرێمی کوردستانە هەر ئەم سەردانی ئەم جارەی عادل عەبدولمەهدی بۆچین کە کردی ینی شتێکی زۆر چاکە لای من بەڵام هەڵبەتە من هیوادارم و بەرهێن بێنێ نەوکو مقاول لەبەرەوە ئێمە خۆمان مقاولمان زۆرە لە عێراقیش و لە هەرێمی کوردستانە بەس لەسەر بێکاری شارەوە پێ دوایە ژمارەی فەرمانبەر و ئەوشمان زۆر لە فەرمانەکانیمە من ناتوانم ئەگەرچی ناتوان لە دەو قسە دەبرەوە تۆ دەستگایەک نییە کە ئیشی ئەوە بێت ئێمە دایرەی ئەو بەرهینمان هەیە وەزارەتی پلاندانانمان هەیە دوای ئەحسانمان هەیە بەڵام بەڕێوەبەراتێکی تایبەت نییە خود دەستگایەکی تایبەتە بێت کە خەڵکە بە دقیقی ژمارەی ئەوانە بابزانی چەند هەیە و چەند نییە چونکە لایەکەوە ئێمە کاک حەکیمەوەتانێ هەچ کەسێک هەڵە سێ بۆ نمونە ئەڵێ لە هەموو یەکێک لە هەموو حیزبەکان ئەڵێن سیستەمی یەک پەنجەرەیە ئەگەر سیستەمی ئەگەر ئێمە بەتەمای ئەوە بین بە سیستەمی یەک پەنجەرەی لە دایرەکانی حکومەتە ئەو کتابێ بڵین ئێمە زیاترمان هەیە ئەگەر نەبین بە سیستەمی یەک پەنجەرەی لەوانەیە پێویستیمان لە بواری بۆ نمونە لە بواری پەروەردا پێویستیمان بە خەڵکی تر بێ دامەزرێت بەڵام گرنگەوەیە گرنگ چییە لێرە گرنگەوەی حکومەت چه حکومەتی عێراقی چه حکومەتی هەرێم پشت بەوە نەبەستی خەڵکت تەنها لە کەرتی گشتیا دامەزرێت هەلی کار بدۆزێتەوە بۆ باسی کەرتی هەموو خەڵک بەڵسپاسم کە ئەنوەر لەسەر نەوت زیاتر قسەکەین بەس ویست باسی هۆکارەکان و جۆرەکانی بێکاریش بکەی ینی زیاتر هۆکارانەی کە پێ دوایێت پەیوەندی بەنەوت یاخود پەیوەندی بە بواری دیکەشەوەی کە ئێمە لێرە هەلی کارمان کەمە یاخود ماوەی 2014ەوە دامەزراندن لە هەرێمی کوردستانە وەستا و بەدیلیش نییانی بۆ دۆزنی هەلی کار بۆ خەڵک نەخێر بەدیل نیە چکە خۆی هەرێمی کوردستان نسبەی ڕێژەی عێراق بە نسبەی 2/3 زیاکە کە بە نسبەی 2/3 زیاکە ئەگە هەرێمی کوردستان 6 ملیۆن کەس بێ دانیشتوانەکەی کەواتە 2/3 ئەکاتە 150,000 کەواتە بەپێی یاسای هەلی کار مادام تۆ ڕێژەی دانیشتوانێ 150,000 کەس بێت لە ساڵێکە بە 2.3 2/3 کەواتە پێویستە هەموو ساڵێک 150,000 کەس دامەزرانی دامەزرانی عفوم کە ینی هەلی کار بدۆزیت هەلی کار بدۆزیتەوە چکە population growth مساویە بە چی مساویە بە employment growth یعنی کەواتە گەشەکردنی دانیشتوان مساویە بە دروستگەر بە پێی گەشەی دانیشتوان بێت دەبێت ساڵانە حکوومەتی هەرێم 150,000 حکوومەتی هەرێم ئەبێ 150,000 کەس بڕەخسێنێت بەسەر تورکیا 80 ملیۆنە ئەگەر بە ڕێژەی یەک بێت تورکیا پێویستە 800,000 هەلی کار بڕەخسێنێت ئەگەر بە ڕێژەی 2% بێ ئەبێ 1,600,000 بڕەخسێنێت ئەمە یاسایە ینی ئەمە ناکرێت تۆ ئیهمالی کەچکۆ کاتێک کە تۆ ئیهمالیەکەی یەک لەشکری بەتاڵە لە دواییە دروزە بێ ئەم لەشکری بەتاڵەیە چیەکە دوایی ئەبێتە هۆی ئەوی کە ئاسایشی نیشتیمانی تێک بات ئەمە بۆیە حسابەوە اینجا ئەوەی کە منوتم ینی ڕێژەی بێکاریەکانی چێلۆ کەس ئێشتانە مەسەلە بێکاری بەریەککەوتە هەیە بێکاری بنیادی هەیە بێکاری وەرزی هەیە بێکاری شاراوە هەیە ئەم بێکاری شارەوە بەتاڵی مقنعە ئێمە لە هەرێمی کوردستان ئەم کێشە گەورەیەمان هەیە ئەم بێکاری شارەوە کەچیتە هەموو دایرەیەک سێرەکەی پڕە ینی ئۆڤەرلۆدە ینی ترافیکە لە دایرەکەیەوە نیە کێشەکە لەوایە کاتێک بەتاڵی شاراوە ئەوەیە کە تۆ ناتوانێت بەرهەم زیاد بکە بۆیە ئەمە بە بەتاڵی شاراوەدانێت دائیرەکانی حکوومەتی هەرێم ئەمە جعاتەن ئەمان چۆنیش دروزە بێ ئەم بەتاڵی شاراوەیە ئەمە لە سیستەمە ئابووری مڵکانەکانە دروزە بێ بۆچی لەبەرەوەی حکوومەت پارێکی نەوتی دەستکەوتووە لە پارەی نەوتەکەەوە نیە کۆمپانیا بیانەکە بدێن ناو پارەکەی ناوتەوە حیزبی حاکمیە من بێدەنگە کا دامەمەزرێنێت تۆ بێدەنگ کا دادەمەزرێنێت تۆ بێدەنگ کا دادەمەزرێنێت لە دائیرەکانە بەمە پێوترێ بەتاڵەی شاراوە بەتاڵی مقنعە چونکە ناتوانێت هیچ شتێ بخاتە سەر بەرهەم بۆ وڵاتەکەی خۆی ئەمە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەم کێشەیەمانەیە ئەمە بۆیە بەتاڵی شاراوە لە هەرێمی کوردستان ئەمەش ئەنجامی دەسەڵاتی حیزبیە چکار دوو حیزبەکە دایانمەزرانەوە ئەمە ئیترمە یاسایە کەس ناتوانێت مناقەشی ئەم بابەتە بکە بۆیە ئەمە یەکێکە لە جۆرەکانی بەتاڵ لە هەرێمی کوردستانە ئەم بەتاڵی شاراوەیە ئەوەیە کە بێبەرهەمن بۆ خەڵکی کوردستان باشە بەس ئەی چارەسەرتی ئێستا دامەزراندنماوە ینی بۆ نمونە پرۆسەکە وەستاوە ئەی چارەسەر چیە بۆ هەلی کار چارەسەر بۆ هەلی کار ئەبێت دامەزراندن چی بکرێتە بۆ نمونە ئەبێ کەرتی تایبەت چارەسەری هەلی کار حکوومەتی هەرێم یەکەم شت پێویستە بانک بێنێ چکە ئەمە گەورەترین ئینستیتیوشنە
بۆی قرز با بە خەڵک چکە ئەگەر بانک نەبێت ئێستا کاکە خۆ نوعی پرۆژەکان چێ بەسەرە پرۆژێ بچووگەیە پرۆژێ مامناوەندیە پرۆژەی درێژخانەیە وەنیە ئەم کۆمپانیای بچووکەیە کۆمپانیای گەورەیە کۆمپانیای مامناوەندیە کۆمپانیای گەورەیە مەسەلا تۆ لە یەکەوە تا دە کۆمپانیای بچووکە لە 2 تا 100 کۆمپانیای مامناوەندیە لە 100 بۆ 1000 ئەمە کۆمپانیای گەورەیە ئەمانە تۆ چۆن سەرمایە پێیاکەی ئەبێ بانقێکە بێ سەرمایە و باتێ مەسەلا چۆن ئینتەرپرونەر مەسەلا خەڵکێگەیە کۆمەڵی ئەفکاریە وەنیە حکوومەت دەڵێ کاکە ئەم ئەفکارە باشە بەڵام ئێمە ناتوان یارمەکەین بەس بڕۆ قەرز وەرگێ لە بانک وەنیە یاخۆی حکوومەت بانقێکی هەبێ بە نیسبەیەکی کەم بەیانی ئینترێز ڕێتێکی زۆر کەم پارەی باتێ ئەگەر خۆشی حکوومەت بانقینێ پارێنیوەکو حکوومەتی هەرێم نایکا ئەمن ئینە ئەبێ بانقێک بێنێ ئەم بانقە پارێ با بە خەڵک بۆ ئەوەی کەرتی تایبەت بەهێز بکە کەرتی تایبەت مەسەلە بۆ نمونەکو مامۆسا باسی کرد تۆ کۆمپانیای کیدۆ بۆ ئەوەی کە بۆ بەرهێنان لە دینی پێترۆکیمیاییە ئەم پرۆژێکی بچووک نییە پرۆژەیە ئەمە نزیکی 2 میلیارد دلاری ئەم 2 میلیارد دلار بە چیەکرێ ما بێ بانقێکی ئەمریکی یا ئەوروپی بێت لە وڵاتەیە بیا بە قەرز بەمانە بە پرۆژێک بۆ استراتیجیە ئەم پرۆژی استراتیجیێمە ئەم پرۆژه استراتیجی بۆ 5 ساڵە بۆ 10 ساڵە بۆ 5 ساڵە بۆ 20 ساڵە ڕێگەکەوی لەگەڵ بانقەکەیە ئەبێ ئەمە بکەیت ئەم کۆمپانیای پێترۆکیمیا بە هەزاران کەس دامەزرێنێ یا حکوومەت تۆ خۆ دووەرە بیکە وەکو پرایڤێت سێکتەر لەگەڵ هینە پرایڤێت پارتنەر سێکتەر ئەمە هەم حکوومەتیش و هەمینیش کەرتی تایبەتی جێگە خۆشی نایکەی وەرە با بانقەکە بێ پارەی بێنێ ئێستا کێشەکە لە هەرێمی کوردستانە بانق نییە تۆ ناتوانانی کەرتی تایبەت دەگە خەڵکیش فکرەی چێ بێ ناتوانێت بیکە چکە پارە لە چۆ وەربگرێ ئەمە مۆزوعەکە کەواتە یەکەم شێت با حکوومەتی هەرێمی کوردستان بێ بانقێک بێنێ کە سەرمایەکی باشە یاساکانی بانقی لە هەرێمی کوردستانە لە پەرلەمان هەرچەنێ ئێمە یاسامانەوە یاسانە بە زۆری هەموار کرێتەوە یاسانەوەی نوقسانی تایە ئەمانە چاک بکرێ ئەنجا ئەم سیستەمی بانقی دامەزرێ ئەو کاتە بۆ هەموو کەرتەکان بۆ کەرتی گەشتیاری دەوێت بۆ کەرتی کشتتوکاڵە دەوێت بۆ کەرتی تەندروستی دەوێت بۆ کەرتی پەروەردە دەوێت پەروەردەی کەرتی تایبەتوانە ئەمانە هەمووی ئەبێ لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بۆ بتوانانی هەلی کار دامەزرێن خۆ منیش لەگەڵەوەیانی حکوومەت خەڵک دامەزرێن بەڵام ئێستا کەرتی تایبەتمان هەیە لە هەرێمی کوردستان ئێستا کەرتی تایبەتمان هەیە کۆمەڵە کۆمپانیان بەس کۆمپانیەکان هەموو حیزبین بەڵێ کەرتی تایبەتمان هەیە ئەوە نەبێ کەرتی تایبەتمانە بەڵام قۆرخ کراوە کێشەکە لەوایە مانە قۆرخ کراوە باجیش ناین کێشەکە لەوایە مەسەلا کۆمپانیای کارگروپی نێچیڤان بەرزانی ئەمە دەستی گوتە بەسەر منتیقی هەولێرە کۆمپانیا قەیوان ئیداری گشتی مەسەلە نۆکان و هینی یەکێتی لێرە ئەمە یعنی کاک ئەمانە نەباجێن نەگومرگێن نە هیچێن ئەمەیە کێشەکە لەوە بۆیە ئێستا بۆیە داهاتی ئەم وڵاتە یعنی معقول نییە تۆ وڵاتێک مەسەلە ئاو هەبێ ئاوی خاچێکی بەپیتە هەبێ ئاو کانی و جۆگە و ڕووبارێ هەبێ تێگەی نەوت و غازە دەبێ هێزی کارێ هەبێ ئەم هەموو گەنجەمانێ ئەم کوڕە گەنجە قۆزە دەی هەمووی خوێنێتی ئەمە هێزێکی مرۆیی گەورەیە دوای سەرچاوی تەکنۆلۆژی دەبێت کاکە ئەم هەموو شۆڤڵ و گەڵا بۆ مەڵا بەیانی معقول نییە تۆ گەشەنەکەی کەواتە ئەمە سەقەتە یعنی لێرە عەقڵەتی ئەم وڵاتە بەرەوە بە سەقەتە ئەمە ئیتر خۆمە ئەمە یاسا یعنی تۆ وایە بەردێ هەبێ و چەو هەبێ و چی من نتوانی جەبلێ بگریتەوە کاتە کاکە ناتوانیت تۆ ئەمە عەقڵی ئیش ناکە بۆی ناتوانانی جەبلێ بگریتەوە گە چەو لێمە هەبێ ئەمە جوایە ئەم وڵاتە یعنی ئەم وڵاتە بە سەقەت ڕۆیشتووە من پێشمانی ئەم وڵاتە بتوانێت ڕاست بکرێتەوە من زۆر تەشایمم لەمە بە کەس ڕاز ناکرێتەوە ڕاز ناکرێتەوە خۆی ڕاز دەکرێتەوە چۆن شت نییە ڕاز نەکرێتەوە بەڵام نیەت نییە ڕاستکرێتەوە نیەت نییە ڕاست نەکرێتەوە کاکە تۆ ئەمەنە مەسادیر هەیە ئەوەنە مەسادیرەیە کە بتوانی ئەوەنە خەڵکی ئەکادمی دڵسۆزی ژێ کە بتوانێکی تاکە و چاچکە بەڵام ئەو نیەتە نییە ئەو نیەتە نییە کە ڕاست بکرێتەوە سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور
کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کات لێر بکەنم وڵای بەڕێز باس لەوە کرد کە بۆ مەسەلەی دابینکردنی هەلی کار پێویستە کۆمپانیەکانی بواری لە نەوت و پترۆکیمیاوی ئانەدا بمەزرێن بەس باسی کردەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری شت کرد. یعنی ئەگەر لە وڵاتی ئێمە هەموو ئەو بنەمانی تێدانێت کە لە ڕێ و کەرتانەوە مەسەلەن زۆرترین هەلی کار بڕەخسێن چ لە کشتتوکاڵە چ لە پیشەسازی چ لە گەشت و گوزار ئەرزمکردن چۆنە؟ کوردستان کاکەژوتی کوردستان ئەوە خوا سامانێکی ژێرزەوی پیاوە کە ئەمە سامانێکی زۆرە و لە هەمان کاتە ئەرزێکی بەپیت و بەرەکەتیەیە و لە هەمان کاتە لە ڕووی جوگرافیەوە جوگرافیەکی زۆر گونجاو و چاکیە، سروشتێکی زۆر جوانی هەیە، ئاوی پێویستی هەیە بۆ کشتتوکاڵ و بۆ خواردنەوەش. لەبەرەوە و ناوچەکە کەوتۆتە نزیک کۆمەڵە وڵاتانی دەوڵەمەندێک و کەندا و ئەوانەوانەیە. یعنی ئەگەر بێت و پلان هەبێت بە تەواوەتی و بێت و پشت نەبەسرێ بە تاقی تەنیا بە بڵێن پارەی نەوت ڕاس، یعنی پشت نەبەسرێبەوە بەڵکو پشت بەسرێت سەرچاوی داواتەکان فرەیی بکرێت پشت بەسرێ بۆ هەموو سێکتەرەکانی تر بەڕاستی ئەتوانرێت لەبەر ئەرزێت هەیە زەمینە هەیە بۆ شتانە. لەبەر بۆ یەکێک لە ئەرزێتەکان چی یەکێک لە ئەرزێتەکان ئەوەیە ئێمە و زەمان هەیە، ئەتوانین لە وزەیە کارەبا دروستکەین، بە وزەیە ئەتوانین کارخانەکانی پێ بخەین، بە وزەیە ئەتوانین کێڵگەکانی کشتتوکاڵ بە ئەنواع وشکاڵ ئامێر و تەکنۆلۆژیای نوێی بۆ بێنین، بە وزەیە ئەتوانین چەندەها شوێنی گەشتیاری دروست بکرێت لە ناوچەکانی کوردستانەوە لە هەمان کاتیشا بەردەوام کارەباتە بێت، بەردەوام سوتەمەنی و وزەتە بێت، جاتەکانی توان لە چا بکرێت. یعنی زەمینە لە بارە هەموو کەرەسەکانی بەرەو کێشەکە لە چیدایە؟ کێشەکە لەوایە بەرنامە نییە، پلان نییە، کێشەکە لەوایە ئێمە زیاتر پشمان بۆ پشتە بەسیم بەوەی وەکو چۆن ئێستا ئەگەر بێت و چوار کەس بێنیت لە مەسەلەی یەکێک لە مەسەلەی تیجارەت و سەناعە و زەراعە و گەشتیاریە تیجارەتەکەڵە ژێرن لەبەرەوەی قازانجێکی خێرایە یەتە دەسی ئەوەی پێ باشە چاوەڕێ ناکا بۆ چەند ساڵێک. لای ئێمە زیاتر ئەوەیە کە بڕینەوە دەرهێنانەکە زۆر عەزێتی نایە، زۆر ماندووبوونی نایە، ئیتر خەڵک ئەو بەڵام حسابی ئەوە ناکرێت کە ساڵ بە ساڵ غەیری دەرچوانی کۆلێژ و پەیمانگاکان ساڵ بە ساڵ خەڵکانی تری تەمەنی بەرزەبێتەوە ئەمانە شەرە بن بە بێکار و داوای کارەکەن، ئەمانە ناڕازیە بن ئەگەر بێت و بە موچەشتەیە ڕازیانکەی و کوفەنزۆر لای لێکەوتم کە ئەوتانێ بە موچە ڕازیان کردن ئێستا پارەکەیان بە شێوەیە دابەزی و ڕێگەی نەوتیشیان لێگرت و ناتوان لەبەرەوە من ئەوڵا لێرەکەواتە یعنی ئەگەر بێت و شوێنێک ئێمە بە کەوەکو ڕەخنە ئەگرین وەکو تەرحیشتی چاکی شەکەین واقعێکی شێ لە بەشایشی بگرین. یعنی ئێمە عێراقیان کوردستان ناوچەیەکی دابرا و جوغرافیەکی دابرا و نییە لە سیستەمی ژیانی سیستەمێکی دابراو بێت. لەبەرەوە ئێمە کە وڵاتێکی دەوڵەمەندین پێنجەم وڵاتین لە یەدەکی نەوتا لە یەدەکی نەوتا لە عالەما و ئێستا چوارەم وڵاتی هەناردەکردنی نەوتا ئەگەر بێت و نتوانین پلانی چاکمان هەبێت، ئەگەر نەبتوانین پارێزین خەڵک چاوی لەسەرمانە و سیستەمی ژیانی چاوی لەسەرمان ناڕێ سوودی لێبینین چونکە ینی
عادەتەن وهایە ینی کە شوێنێک زۆر دەوڵەمەند بوو چاوی زۆر لەسەر پێویستە هەوڵی پاراستنیشی بە پاراستنی بە گران ئەکرێت پاراستنی بە گران ئەکرێت ئەوەی کە ئێستا هەیەنی بۆچی وڵاتانە غێری کەنەدای لێ دەرچێت کە دووە وڵاتە بڵێن احتیاتی نەوتی هەیە وڵاتەکانی تر هەمووی لە ڕۆژەڵاتینە ئەوە فەنزور لە ئەوانی بڵین عێراق و ئێرانە لەگەڵ سعودیە ینی تۆرە سەیری کە ینی سەیرە بەلامەوانێ لەم وڵاتانە نەتوانێت بێکاری تەبێت هێڵی هەژاری تەبێت لە عێراق 8 ملیۆن کەس دەژێر هێڵی هەژاریەوە بێت سەیرە ینی ئەمە نیشانەی ئەوەیە کە کەم تەرخەمی هەیە بۆ ئەوەی کە بتوان لێ ئابووری وڵات بەرەو پێشەوە بدە چونکە چۆ هەندە پێش هەموو شتێکەوە کە ماڵێن ئابووری و سیاسە دوو ڕووی درراوەکەن چییە کاڵی دوڕایەکەن ئەبێ هەردووکیانشان بەشانی یەک ڕۆن یعنی ئەگەر تۆ بتێ سیستەمێکی سیاسی باشە تەبێت ئەبێ ئابوووریەکی بەهێز و گەشە کردوتە بێ ئەگەر بتێ ئابوووریەکی بەهێز و گەشە کردوتە بێ ئەتوانی سیستەمێکی سیاسی گونجا و باشی شتە بێ زۆر باشە بڵین لەم کابینەیەدا لە کارنامەکەیدا باس لەوە دەکە کە کار دەکەن بۆ ڕەخساندنی بواری کار بۆ کەرتی تایبەت و فراوانکردنی وەبەرهێنان لە بوارە جیازیەکان بۆ ڕەخساندنی هەلی کار بەڵام ڕوو نەکراوەوە چۆن مەسەلەن گرنگی پێ بدرێت پێشتر بەڵێنی مەسەلەن و دەرە لە کابینی تازە هەلی کار و حکوومەتێکی بێز و کوردستانێکی بێز ئەنی هەلی کار و حکوومەتێکی بێز و کوردستانێکی بێز بەم شێوەیە دروست دەکرێت من ناڵم هیچ بەنسبەت بە شەرەوانێ ئەم وڵاتەکو وتم وڵاتێکە لە وڵاتە دەوڵەمەنانی جیان دەبەرەوە ئەوەنە نایڵم تۆ بە ئازادی بە ئازادی بەسەر بەخۆی خۆت بە ئازوی خۆتنەوە دەربێنی بیفرۆشیت و هەموو شتێکی پێ بکەیت و خەڵکەکەی پێنکەی لەبەرەوە چاوی لەسەرە ئەبێ یان قوتێکی چاکتە بێت کە دیفاعی لێ بکەیت یان ئەبێ بتوانی بەرنمەیەکی واتە بێت کە چۆن بتوانی لەگەڵ هێزەکانی دنیا بگونجیت لەبەرەوە چونکە من باسی فەنزوی لام کرد کاکە ئەڵێم یەکەم وڵاتە لە احتیاتی نەوتە ئەوتانی ئێستا خەڵکەکەی نییە قوڵینەیە پارا بعد اینجا بۆی چەندانێکی پێ بکڕێت تۆ ئێمڕۆ دەبەرەوەی سیستەمی ژیانی سیستەمی ئابووری دنیا یەک سیستەمە جیانیە هەمووی ڕەتە پێکەوە هەمووی وەکو زنجیر وایە ئەڵقە بە ئەڵقە ڕەتە پێکەوانێ یعنی لەم وڵاتە ئێمە ئەوە ناڵم باشترین شت ئەوەیە یعنی پلان هەبێت کە تۆ سەرچاوی داهاتە تەنها لە غاز و نەوت نەبێت سەرچاوەکانی تر لەبەر تۆ غاز و نەوتە هەیە ئەیفرۆشیت غاز و نەوتە هەیە وەکو کارەبا و وەکو وزە بەکاری ئەێنیت سبینێ باسی ئەوەشمان کرد کە چۆن لە ڕووی کشتتوکاڵی و لە ڕووی گەشتیاریشەوە وڵاتێکی گونجاوە کەواتە تۆ ئەگەر بێت و سەرچاوی داهاتە زیاکرد گرنگی بە سێکتەرەکانی تردا بە قەنەعەتی من هەلی کاریش دروستە بێت بێکاریش نامێنێ کە بێکاری ئەگەر ئێمە هەروە تەسەورکەین بۆ نمونە بێکاری هەروە تەسەورکەین تەنها دامەزاندرێن لە کەرتی گشتیتان خەڵک ناقیشی نییە کەرتی گشتی ئەوێ لەبەرەوەی ئێشتان ئێمە چ لە عێراقا چ لە کوردستانە یاسایەکی کاری گونجاوی سەردەمیانەمان نییە بە پێی ئەو یاسای کارە من ئەگەر هاتوو یەکێک من هەرێکی تر هاتوو چوومە کەرتی تایبەت کارم کرد زمانم هەبێ لە مستەقبەلا تەقاوەتیم هەبێ وەکو کەرتی گشتی ئەوەیە خەڵک مەحاوەلاکا بۆ کەرتی گشتی ینا کەرتی تایبەتی زمانی هەبێت یاسایەکی کاری گونجاو و سەردەمیانە هەبێت خەڵکەچێتە کەرتی تایبەتیش و کارە سپاس دەکەم کاگەنەوە سەبارەت بە کەرتی تایبەت کە بەڕێزوتت کەرتێکی قۆڕکراوە و حیزبیە بەڵام ئێستا کابینی تازەینی استراتیژیتەوەی کە هەلی کاربوون لە ڕێی کەرتی تایبەتەوە دابین بکرێت بەم شێوازە دەتوانرێت هەلی کار دابین بکرێت ئەم کەرت تایبەتی ئێستا وڵی هیوادارین دابینیکە بەڵام من ئەوەی کە باسم کردە وتم ناتوانرێت ئێستا حالیان وا بکرێت چونکە بە پێی کێشەکان تەسەورەکەم کێشەی کابینی نوێم قوڵ بێتوانێت کێشەکانی لەبەرەوەی کە نەوت ڕادەسی عێراقنام ئەم کێشەیە لە دوای مانگی یەکەوانێ قوڵە بێتوانێت و بەزمەکە هەر عینەن پێشینی لێتوانێت کارگەری سەر کار و شتیش دەمەچی هەمووی هینە بێتوانێت ئەمە زانیاری کە دەڵێنەوە تەسلیم ناکەن کاکە نەوت ئەمان نەوت تەسلیم ناکرێت ئەمە زانیاری نییە ئەمە منتیق و لۆجیکە زانی بۆچی چونکە نەوت تاڵان کراوە ئەم نەوتە خۆ کاکە نەوت تەسلیمەکەی یەک کۆمەڵ پرسیار هەیە خۆ لە عێراقا خۆ نیە خۆ تۆ کاکەڵێ چۆ ئەمە 250,000 تەسلیمەکەی 250,000 تەسلیمەکەی مەسە بۆ نمونە لە عێراق کاکە لەکوێ یەیتێ مەسەلە ئایا دوایی کە ئیفرۆشی پارەکەیتێ بەم پارەی کە عێراق خۆی فرۆشی کە بە هەرێمی کوردستان ئەمێنێتەوە وەنیە ئایا کاکە تۆ حەقی ئەم هەموو کۆمپانیان ئەم شایستەداریان ئەم نرخە زۆرەی لێ وەنیە ئایا کاکە تۆ حەقی گواستنەوە بەندەری بەناوهینی تورکیا و بەناو بۆری کوردستان و بۆری تورکیا ئەمانە تۆ حەقی ئەمێ لێ ئەو هینەی ناوی چیە ئەو ئینترێسەی کە بە کۆمپانیەکان بایری
پریپەی ئەوە لە پێش خۆمە گاڵتە نییە کاکەمە یەک دنیا پرسیارە ئێمە خۆڕوە ئەمە مۆزوع زۆر معقدە خۆ مۆزوع ئەوە نییە کە بە ئاسانەیین بێ ئەدوا تۆ نەوتەکەی ئەو شایستە دارایەکانە دەیاتوانێ ینی ئەمە هەروە ئاسان نییە ئەمۆزوع من ئەمە بۆیە ئەڵم ئەمەی کە ئەمێنێتەوە لە هەرێمی کوردستانە مەسەی نەوت تەسلیم ناکرێت ئەمە تەنها پێشبینی بەڕێستە بۆ پێشبینی من حەزەکەیشی بینەوە دوو مانگیمە ئۆکۆنێ تەسلیم ناکەن نەوت تەسلیم ناکەن بەڵام ئاسانێ چونکە ئۆبلیگەیشنی لەسەرە ئۆبلیگەیشن یعنی ناچار کراوە ئەمە حەسەنەیە بەشبەشێنەیە کاکە بۆیە خۆمە بەز ینی من ئێستا لەوانەیە ئەم بەڕێزە مەسەلە بەڕێزە کابینەوە وەکو شخصی خۆی بێ تەسلیمیکە من گومانم ناڵم یعنی ئەمە بۆ ئەوە نازام بەڵام ئەم ئۆبلیگەیشنەی کە لە سەرەتی ئەم زۆرە ملێ و ناچارکردنەی کە لە سەرەتی ناتوانێت تەسلیمیکە ینی من کێشەم نییە لەگەڵ مەسروور بەرزانیە کێشەمەیە لەگەڵ سیستەمی بەڕێوەبردننی نەوتەکەیە ئەمەیە مۆزوعەکە ژنە لەوانەیە مەسروور بەرزانی بێ کابینەکەی سەرکەوتوی بێ بودجێدا ساڵی داهاتوو بێت و ئەم 4 ساڵەشت بێ نکابۆی کابینەکەی بێزکە لەوانێ شخصی خۆی ئەمە بێ ئەوە بکە باشە بەڵامە بۆ ترسانی خەڵک نێوز پێشبینی بەڕێز بۆیە کە کێشە بۆ مچەش دروست بێنە و کۆلی کار بڕخسێ بۆ خەڵک ناخۆی ئەگەر ئەمانە هین نەبووی تر هەلیکار و کاتە خۆلی کار چێ بێ خەڵک بڕاتەوە مەسەلە بۆ نمونە کەرتی کوشت و کاڵ کاکە کەرتی کوشت و کاڵ لەسا بزوتنەوەیکی خۆرسکی جەماوەری باش لە پێنجون هەیە بەڵام بەداخەوە کابراایە گێت نازانم ئەمە دەستە دەستی کوێ ئیتلاعاتە دەستی تورکیا دەستی دوژمنەکانە چی یە ئەڵێ نەوتی هین عفوم کە شووتی پێنجون وا بڕێوەچی وای کردوە ئەمە ینی ئەمە کێشەکە لەوە ئەمانە ینی یەک دنیا خەڵک تەراتێنەکە لە وڵاتەیە یەک دنیا خەڵک کەس نازانێت چی ڕوئەیە ینی کەس نازانێت چی ڕوئەیە ئەجینا ئەو بزوتنەوە جەماوەریە خۆڕسکەی کە لە پێنجون دەستی پێکردو پێنجون و شارە زور و ئەوانە ئەنی زۆر باشە من زۆرم پێخۆشەکە ئەیبینم ئەمە موشوتی و میوە یا ئەم هەموو نسبەی هینەکانی کەرتەکانی ئەوی بازیان و ئەوانە هینی پلانتەکانمەی هینی چی پێڵەن ئەمەی بیناسازی مەوەز هینی ئەمەی زراعی خانی پلاسیکی بەڵێ ئەم خانی پلاسیکیانەمەکەمە زۆر باشە ئێستا خۆمە لە ساڵی پارۆگە تۆ مقارنە بکەیت لە ساسی زای کردو بەرهەمی منتیقەی بازیان وانە زای کردو ئەمە زۆر باشە بەڵام ئەمە حکوومەت وەزارەتی کوشت و کاڵ ئەبێ یاسای بۆ دابنێ مەسەر لە کاتێکا کە تۆ بەرەمی خۆ پێگا بێ ڕێگە لە بەرەمی دەرەوە بگری بۆ ئەوەی کە دەرەوە نەیە تۆ بۆی جوتیارەکان بتوان جارشکە خۆیان بژێننەوەوانێ خۆ ئێمە ئەمانەمان نەکردو ینی جاری وایە خەڵک ئەکەوێتە سەرەوەی کە بەرهەمەکەی فڕیا ئەجا ئێڕژێتە سەر جادەکە ئەجا دوای چەندە بەڕێزت بە دووری زانینەوە تەسلیم بکرێ بەڵام تەسلیم ناکرێت تەسلیم ناکرێن ئەوە یەقین و دڵنیایی ئەمە یەقینی خۆمە بەڵێ من بەپێ ئەو حساباتەی کە من یەکەم تەسلیم ناکرێت بۆ ئێستا خۆشیان کەوتونێتەوە بۆڵە ئەو پرسیارە نەکەم کە وڵەمە گەر باشترین بژاردە لەگەڵ بەغداد نەوت تەسلیم کردی هەلی کار دەبژێتەوە ئەوە زۆر باشە من وەکوتم هیوادارم ئەمە بکرێت بەڵام ناکرێت چونکە خۆ هیوادارم بکرێت بۆ ئەوی کە هەر عینەن ئەم ساڵ خەڵک موچەی فەرمانبەرانی وەربگرێەوە نێ بۆی بتوانانی ژنەوەی پارەی پرۆژەکان بێتەوە بۆی بتوانانی کەرتی تایبەت تۆزە بەهێزکەی توانێت دوای بۆی بتوانانی کاکە کەرتی گەشتیاری ئێمە کاکە ئێمە سیاحی ئێرانی و تورکی نان بۆ ئێرە سیاحی 15 محافەزەکەی عێراقیان بۆ ئێرە ئەمە کاتێک کە تۆ ئابوووریەکەت ئاوێتاکەی لەگەڵ ئابووری عێراق قازانجی لەکەی تۆ ئەگەر لەگەڵ بەغای عێلاقەیەکی باشی هەبێ ئەتوانی بەرهەمەکانی نەوتی لە ڕێگەی بەغاوە بڕۆی بۆ کەندا و ئەمانە بۆ دەوڵەتە خلیجانەی ئیمارات و سعودی و ئەوانە یعنی بۆیە پێویستە ئێمە عێلاقەتێکی باشمان هەبێ لەگەڵ ئەوەیە بەڵام تۆ کەرتی نەوتەکە کە تۆ ئۆبلیگەیشنی زۆری لەسەردانراوە کە ناتوانین تەسلیم بکرێ ئیتەوەسە پەرلەمانتاری عێراقیان کەوتونە تاپینەوەی کاڵن گوایە ئەمەش پارە نانێرین و چی و چێمانە هیوادارم وای لێنەیە هیوادارم ئەو دەوڵەتە زیرێزەکان بێنە ناوە کێشەیەک بۆ هەلێک بۆ ئەم کێشەیە بدۆزنەوانە بەڵام نەوتی کوردستان هەر خۆیان ئێستا گەر جۆ لە ئەعلامیشا بهێرەڵن ئەوە نیتر ئێمە ئەوە 24 ملیار قەرزاری و چی بەهانەیە کە دەڵێن عێراق 20 دەبێ و پاشەکەوتی موچەی فەرمانبەران بداتەوە ملیار دلار قەرزەکە بداتەوە سیرەکە لەوە تۆ بزانێت چەند بە خراپی ئەم کەرتە بەڕێوە براوە تۆ نەوتێ فرۆشتووە کە چی قەرزاریشی کاکەیان ئێمە لە هیچ شوێنێکی دنیایان نییە لە هیچ شوێنێکی دنیاشتیوانە تۆ کاسپی بکەی قەرزاربی کاسپەکەشی چییە؟ کاسپەکەشەوە نەو دەرێنی ئاوا دەزەکەی بە دەست شۆڕەکەیتەوە بەرمیلە نەو دەرێنی ئەی بە $50 ئەی بە $60 یعنی چی ئەمە منطق نییە کاکە ئەمە لۆجیک نییە ئەمە تۆ بڵێ من قەرزارم بەڵام لە عێراق بودجەکەی بڕیوە بۆیە قەرزدارە ئەزانم کاکە ئەزانم بەڵام و کاکە خۆ ئێستا کێشەکە لەسەرێ من باسی ئەوم بۆ کردی کاک حەکیم وتم نەوتی کوردستان تاڵا نەکرێ ئەمەیە مۆزوعەکە
ئێستا خۆ باشترین دلیل بۆ من ئەمە قسەی من نییە ئەمە قسەی دایناسیتیە کە ئێستا ئەم محکەمەیە کە لە مانگای یەکلایی یەکرێتەوە لە سا 20 بۆسی بۆ ئەم دوو حیزبە ئەڕۆ بە قوربانی چاو داهاتی نەوت ئەی چۆن کاکە ئاشتی هەورامی زۆر پیاوێکی ڕازگۆیە ڕازگۆ چی؟ لە چیدا ڕازگۆ ئاشتی هەورامی لە یەکتا زۆر ڕازگۆ بوو کاتێک دوای ڕێفرەندەمەکە کە مۆزعی کوردستان خەریبەوەی تر ڕێکەوتین وەزعی کوردستان ئاوەلات وتی نەوتی کوردستان فرۆشراوە و پارەکەشی وەرگیراوە ئەوە لە تویتێکی خۆیان واڵێ وەزارەتی سامانە پیاوە ڕازگۆیە خۆ مە قسەکەی کردووە لەبەرەوە بۆیە من پێم وتم لەوانەیە مەسرور بەرزانی بێنەوتەکە تەسلیم کاوکو خۆی بەڵام ناتوانێت تەسلیمیکە لەبەروی ئۆبلیگەیشنی بەس پێ لە سەدا چەندی بۆن خەڵکی کوردستان ئەو نەوتەکە تاڵان دەکرێت ئەو نەتە من پێم وابێ لە سا تقریبان 25 بۆ 25 بۆ 30 ئەمێنێتەوە یشەکەوێتە سەر نرخینەوە چکە ئەو نەوتە هینە ڤارە بڵایانی ئەگۆڕێ بەرز دەبێتەوە نزمە بێتەوە نیە کاتێکەنەوە بە $70 بێ تقریبان ئێمە $22مان بۆ ئەمێنێتەوە بۆ خەڵک گێتەوە گەنجینەی وەزارەتی دارایی باش سپاس دەکەم کاک دەربگەڕم لای بەرز بە کورتی سەبارەت بە نەبوونی یاسای بودجە لە هەرێمی کوردستانە کە 5 ساڵە یاسای بودجە نییە نیکارگەری لەسەر نەبوونی دۆزینەوە هەلیکاری خۆگەر یاسای بودجەمان هەبێت کارگەر دەبێت لەسەر دۆزینەوە هەلیکار خۆی یاسای بودجە بریتە لە چی یاسای بودجە بریتە لە خەرجی و داهات اینجا کە ئەمە ئەوە اینجا لە ضمنی بودجەیە تۆ ئێستا ئێمە دوو جۆر بودجەمانەیە بودجەیەکەم کە بودجەی بەکاربردنە بریتێ لە موچە و هاوڵگەکانی لە حەو بەش پێگەر لە هەمان کاتە لەگەڵ بودجەی ئیستثماری یعنی بودجەی وەبەرهێنان ئێمە کە ئەوەتەی بودجە نییە پرۆژه یاسای بودجە ناچێتە پەرلەمان و بودجە پەسەند ناکرێت لە پەرلەمانەوە ئیشی پێ ناکرێت ئێمە چی بۆ لێرە بودجەی وەبەرهێنان نازانین چییە چی نییە بودجەی تەشغیلی کە بڵێن بودجەی بەکاربردن کە بریتێ لە موچە و بەشەکانی تری ئەمانی تریش سیرەکەی نازانین چەند کارمەند هەیە چەند نییە بە چ شێوەیەک موچە ئەیرێ بە چ شێوەیەک نایرێت وە سەرچاوەی داهاتیش نازانین و نازانین کورتێنان هەیە نییە بە چ شێوەیەکە خۆی ئەگەر بودجە هەبێت پرۆژه یاسای بودجە بێتە پەرلەمانەوە لە پەرلەمان مناقەشەی لەگەڵ لەسەر بکرێت و لە پاش مناقەشە شەر نییە لە 100% باش بێت بەڵام سێرێک باشەکەیێتە ناو پەرلەمانەوە لە ناو پەرلەمانە لەوێ لە دوایە پەرلەمانتار ئەتوانێت بە دوواداچوون کا بۆ کەم و کوڕی بۆ ناشەفافی بۆ پرۆژەکان مەسا ناتوانێت بە دوواداچوون بۆ چی بکات بەڵام ئەو یەک دقە وەکو چارەسەر بۆ هەلی کار دۆزینەوە هەلی کار چی بکرێت باشترین شتەوە ینی سێکتەرەکانی کشت و کاڵ گەشتیاری پیشەسازی گرنگی پێ بدرێت و هەروەها وەکو جاران ئەو پارێنەوەتەکە هەیە نەیرێت نەخرێت بەم نەبوورە وەکو سرفە بیرێت بە خەڵک کە ئەو پرۆژانە بکاتەوە چ پرۆژێ بچووک چ ناوەندی ئینا گەورە ناکرێت کاگەنەوە زۆر بە کورتیانی چارەسەر چیە لەنێوە هەم چارەسەری من وەکو باسم کرد یەکەم هێنانی بانکە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت قەرز بە کۆمپانیەکان بەکەرتی تایبەت بۆی کە قەرز بکەن و بتوانن پرۆژە بکەنەوە هێنانی بانکێکە ئەم بانکە بتوانێت سەرمایەکی باشی هەبێ و کۆمەڵی یاسا و ڕێسای باشی بۆ دەرچێ لە ڕێگەیەوە قەرز بە بەکەرتی تایبەت کەرتی کۆمپانیای بچووک و ناوەنجی و گەورە بۆ پرۆژەی بچووک و ناوەنجی و استراتیجی گەوراش بەس خەڵک چاوەڕێەوە نەبێت کە ئێستا نزیکە 150,000 دەرچووی زانک و پەیمانەکان دامەزران نەکراوە بکرێتەوە من کاکە ناکرێتەوە ئەو بە خەڵک خۆی هەڵ نەخاتەوەوانە ناکرێتەوە بەڵام ئەگەر ناشکرێت خۆ خەڵک نابێت دەستەوسان دانیشەوە نیە ئەبێ بڕا بە دوای کاربدیلینەوە حکومەتیش بەدیلی نییە بەڵێ حکومەت بەدیلی نییە سپاس بۆ ڕێزان ئەنوەر کەریم بەرپرسی گۆشەی ئابووری بزوتنەوەی گۆڕان دلێر محمود ناوی پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەی دیکە خواتان